لساڵی 1946 ئەس خەریکم حتا ساڵی پار تەواو مێژکی من ئیتر تەواو لێرەوە چیرۆکی ئەم ئاوازە غەمگینە ئەم موسیقا ئاوەرەیە دەخوێنینەوە. دیارە چیرۆکێک کە پراوپرە لە ماندووبوون و وەرچەرخان و کاری بەردەوام. ئەم چیرۆکە لە سلێمانیوە دەستی پێکرد و لە بەغدا گەشەی کرد و لە پراگیش پێگەیشت. هەرچەندە گەشەکردنەکەی دوور بوو، بەڵام خۆشەویستی شار و بەفر و نێرگس هەوێنی ئەم گەشەکردنە بوون. پێش ئەوەی گلاکان بوەرێن، پێش ئەوەی پاییز درەختەکانی نوتە و موسیقا ڕوود کاتەوە، بەدەم هەناسەی پڕ لە حەسرەتەوە ئەو بۆ خۆی ڕازەکانی دلی و بەشێ لە چیرۆکەکەی وەها دەگێڕایەوە. بەس هەر لە منداڵی ئەس گەلێک لە هەوا موزیکە بوو، یعنی حەز لە موزیکە کرد و لە خێزانی مە هەموو دەنگ خۆش، هەموو هونەرمەند، بابم، برام، یعنی لە خێزانێکی هونەری ئێمە دروست بووین. من لە ساڵی 1946ەوە خەریکی موزیک و نەک هەر موزیک، حتا شانۆگەری سەحەن و حتا چەند جارێک من وەکو ئەکتەر وەکو مام وزین ئەوە لێرە دۆکومنت هەیە دیتها هاملێت لە ڕێی تاج گۆڕوونە، یعنی چەند ئەکتێک هەبوون هینی مەسرح شانۆگەری ئەس کردن. لەگەڵ ئەوەش هەر خەریکی موسیقیش بووم تەبیعی. ئەو کاتانەی کە لە سلێمانی بووم لە کوردستان مەکتەبی موسیقی نەبوو هیچ، یعنی هەر چشت خۆم خۆفێر کرد. لەو چشتانەی کە فێر بووم کلارنێت بوو، نای بوو، کەمان بوو، ئەو هەتا وەکو ساڵی 1952 ساڵی 1952 من چووم بۆ بەغداد لە فاکولتای ئێکۆنۆمی دەمخۆن. هەر لە هەمان کات چوومە ڕادیۆی بەغداد، امتحان کردن، فەحەس کردن، من قبول کرام بە ئازیف یعنی لێدەر هی کلارینێت. پاش ساڵێک ساڵ و نیمێک من بوومە سەرۆکی ئۆرکێستەری بەشی کوردی لە ڕادیۆی بەغداد و لەگەڵ ئەوەش لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆی عەرەبیش یارمەتیم دەدا و ئیشمان دەکرد. ئەمانە کاری زۆر گەورەمان کرد لەوێ و بە سەدەها پارچەی موزیک من تەلیف کردن و ئەوانە هەموو بڵاو کرانەوە بە کوردستانە. هەتا وەکو ساڵی 1955 جوونی و من لە ڕادیۆ بووم، لە دوایە گەڕامە سلێمانی. لە سلێمانی دەستم کرد بە فێرکردنی لاوان و گەنجان ئەوانەی کە حەزیان لە مۆسیقە دەکرد. فێرەون کردن مەسەلەن لەسەر ئالەتی کەمان، لەسەر عود، لەسەر قانون، لەسەر نای، ڕێتم ئەم چشتانە. بە ماوەی نزیکەی 6 مانگ ئۆرکێسترێکی جوان دروست بوو بە ناوی ئۆرکێسترای قادر دیلان. من پێم ناخۆش بوو یعنی ناوی من ببێت، یعنی ئەس خۆشەویست ناکەم. قەرارمان داکەوە ناوی ئەو گروپە ئەو ئۆرکێسترە بگۆڕین بە مەولەوی. مەولەوی یەکێک لە شاعیرە بەرزەکانی کوردە
ئەو ناوە هەرمایەوە هەتاوەکو ئەو ساڵانەی کە من لە کوردستان دەرچوو ئێمە لە کاتێک دەستمان پێ کرد ئەو چشتە پێیان دەکوت شوورەیی یعنی گەورەترین عیب بەس من گوێم نەدایە هیچ من بەوکم مەلا بوو مەلا ینی مەلا و بانگی دەدا و نازانم چی ئەمانە بەس گوێم نەدایە هیچ جارێک عیبە دوو جار عیبە بەس ئێمە بە ئیش خۆمان فەرز کرد بەسەر خەڵک یعنی لە عیبەوە هاتە ئەوەی ئەوان بێن سەیری تەماشای ئاهەنگی ئێمە بکەن و بە شەوقە و بە ئیشتیاق ئاهاتن هەتا باسی چ شتێکت بۆ بکەم زۆر خۆشە ئەمە ڕۆژێک لە نادی مۆزەف ئەوانەی کە لەلای حکوومەت ئیشەکەن لە نادی ئێمە تەمسیلمان دەکرد تەمسیل دەزانی چییە؟ ینی لەسەر شانەوە لەسەر مەسرح تەماشا دەکەم ریز بوو بۆ ئەوەی بیتاقە بکردن و بێن سیر بکەن بەس ریزەکە زۆر درێژ بوو من چوومە دواوە کەوتم ئاخریانەوە وتم وە چیە یەکیان پەلەی دەکرد کە خێرا بچێت بیتاقە بکرەوە یوتم بابە تۆ پەلە بۆچی دەکەی ئاوەست سەیری منی کرد تی بۆ یوتم بابە من لەوێ نیم خۆ ئێستا هیچ نابێ حتا من دەچم بۆ ئەرێ وەڵڵا اینجا ینی ئەو بەڕاستی هینی ئەو لە سەرەتاوە ئێمە ئیشەکانمانە گەلێ گران بوو بە تایبەتی ئەو مەسئلەی موسیقا عیبە عیب بوو ئێمە چیمان کرد جا ئەمە گاڵتە لەگەڵ ناکرێت جامیعی گەورە مزگەوت ئەوە هەموو ڕۆژە جومعە لەوێت ذکر دەکرد دەروێش دەروێش من بە برادەرانی هونەرمەندان گوتم وتم با ئێمە خۆمان بکەینە ناو ئەوانە وەڵڵا 10 کەس بوو 9 کەس بە دەف لەگەڵ دەروێش ئێمە ئەس من تەپڵم لێ دەدا ئەوان بە دەف یعنی مەقسەدمان چ بوو هەر ئەوە بووکەوە ئەگەر بە مەسلەی ئیسلامە یا بە مەسلەی نازانم دینە بناسی ئەمانە تۆزە ئەم خەڵکە بناسن ئیتر وردە هەموو ئاشناییان کرد لەگەڵ تیپی مۆسیقای مەولەوی لە جیاتی ئەوەی جوێنی پێ بدەن یعنی قسەی خراپە بکەن چەپڵیان بۆ لێ دەدا ئاوار لە خوار شاخەوە گرمەها کچێکم هێنا ئەخر ئەوەش چشتێکی تازە بۆ کورچووکە کیش قەت نەچووتە سەر سەحن گۆرانی ببێژێت ئەو کیژێک بوو لە دارالمەعالیمات ئەوەی کە دەرس دەدا بە خەڵک دەخوێت ناوی عائیشە عەلی بوو ئەوەش دەستی نا بە کەلەی خۆ وتی منیش عیب نازانم ئەوە هات لەگەڵ من گۆرانی کوت ئەو گۆرانیش هەتا ئێستش بیرمە ناوی فریشتە بوو لە دوور هاتووم جەژن بکەم جەژنی نەورۆ